تەرمی پێشمەرگەی دیێرین و سەرپەرشتیاری پێشووی ئیدارەی گەرمیان سەلاح کوێخایە دوای گەڕانەوەی تەرمەکەی لە شاری سلێمانیەوە لە دەروازەی کەلار پێشوازی لێکرا. دواتر لە بەردەم قایمقامێتی قەزای کەلار لەلایەن فەرمانبەران و ژمارەیەکی زۆری هاوڵاتیان تاجاگوڵینە لەسەر تەرمی کوێخاکەی گەرمیان دانرا. لە بەردەم ئیدارەی گەرمیانیش مەراسیمێکی تایبەت ڕێکخرا بە سڵاوی سەربازی ماڵ ئاوایی لە سەلاح کوێخا کرا کە لە ماوەی 9 ساڵ و 7 مانگی خزمەتی وەک سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان توانی نمونەی دەستپاکی و ئیدارەدان و ئاوەدانی پێشکەش بکات. سەلاح کوێخا لە دواوێزگەدا گێنرایە گۆڕستانی بەرلووت و لە مەراسیمێکی گەورەدا تەرمەکەی بە خاک سپێرا. ژیان ئاوایی کردنی ئەم کەڵەپیاوە بە کۆستێکی گەورە و گرانی دەزانین. ئێمە ئەزانین مەرگ و مردن حەقە، بەڵام مردنی کەڵەپیاوێکی وەک سەلاح کوێخا مردنێکی سادە و ئاسایی نییە. کاک سەلاح ویستگاری ژیانی هەزاران پەیوی سەنگین و وتاری بەپێز هەڵدەگرێت. لە هەر بوارێکە کاری کردبێ، لە هەر سنوورێکە کاری کردبێ، بۆ هەموو خەڵک کاری کردووە. ڕاستە کادرێکی سیاسی بووە، کادری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە، بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە، بەڵام هەمیشە بۆ خەڵکی ناوچەکە کاری کردووە. لە هەموو سنوورێکە کە کاری کردبێ خەڵکی ئەو ناوچەیە شایەتی ئەوەی بۆ ئەدەن کە وەکو گەرمیانیە کاری کردووە، خزمەتی هەموو خەڵکی گەرمیانی کردووە. لەو ڕۆژەشی کە تێکەڵ بە کاری حکومی بووە و لە ئیدارەی گەرمیان کاری کردووە، بەشایەتی هەر هەموو خەڵکی گەرمیان بەشایەتی لایەنە سیاسیەکان وەکو پیاوێکی دەوڵەت کاری کردووە، خزمەتی هەموو خەڵکی کردووە، شەوی خستووە سەر ڕۆژ بۆ ئەوەی کە خزمەت بە گەرمیان و گەرمیانیەکان بکات. 7 ساڵە هاوژینی ئەم پیاوە جوامێرم لە مێژووی پێکەوە بوون و هاوبەشی ژیانمدا زۆری لێفێر بووم. هەمیشە سەلاحم وەک قوتابخانەیەکی بەرزی بیر و باوەڕ بۆ گەرمیان و گەرمیانیەکان تەماشا کردووە و خۆشحاڵم کە شەرەفی ئەوەم پێبڕاوە قوتابیەکی گوێڕایەڵی قوتابخانەکەی ئەو بم، چونکە لە ڕێگەی ئەو فێرگەیەوە برەوم بەمانە جوانەکانی خۆشەویستی خاک و نیشتیمان و مرۆڤ دۆستی و ژیان دۆستی و داوە و ڕەوشتی جوان و ئاکاری بەرز و یەکسانی و دادبەوەری لێوە فێربووم. سەلاح کوێخا لە ماوەی کارکردنی وەک سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان توانی ناوچەکە لە ڕووی خزمەتگوزاری و ئاوەدانیەوە بۆ پێشەوە ببات. پێشمەرگە ئاسا و بێماندوو بوون. ڕۆژانە لە سەعات 7:30 بەیانیەوە دەرگای ئیدارەی گەرمیانی بەڕووی هاوڵاتیاندا دەکردەوە. کوێخا کە لە ساڵی 1982 چووەتە شاخ دوو جار بە سەختی بریندار بووە. وەک کەم ئەندامی سەنگەر موچەی مانگانەکەی وەرنەدەگرت و بەسەر خێزانە هەژار و کەم درامەتەکاندا دابەشی دەکرد. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.